سینۆها پزیشکی تایبەتی فێرعەون، نووسینی میکا ڤاڵتاری، خوێندنەوەی زانا عەبدوڕەحمان، کاری دەنگ سۆران عەبدوڵڵا. تاوکەری بەشی 48م چۆن هێرشمان کردە سەر سەربازەکانی هاتی. هورم هەبووتی سەربازەکانی دوژمن کەوتنە ڕێ و من سوپاسی خواکانی میسرەکەم کە ئەوان بەرەو ئێمە دەهێنن. ئێستا ئەی بۆقەکانی زەرکاوی نیل بڕۆن و لە سەنگەرەکانی خۆتاندا ئامادە بن. هیچ کەسێ نابێ بەبێ ئیزنی من جێگەیەک چۆڵ بکە کە سەنگەری ئەوە. ئێوە ئەی 500 سەربازە دێرین و لێهاتوەکانی من لە پژەم بۆقانەوە بوەستن. هەر کەسێ بە تەمای ڕاکردن بوو یەکسەر بیکوژن. لەم کاتەدا هورم هەب دەنگی بەرزتر کردەوە و بە هەموو سەربازەکانی وت: من ئەتوانم پێتان بڵێم لەبەر خواکانی میسر و سەرزەمینی ڕەش و ژن و مناڵەکانی خۆتان بجەنگن. بەڵام ئەم ڕاستپاردەیە بەبێ سوود دەزانم، چونکە دەزانم ئەگەر بتوانن ڕابکەن و خۆتان قوتار بکەن تف لە سەرزەمینی ڕەش و لە دەم و چاوی ژن و مناڵەکانتانەکەن. بۆیە پێتان نەڵێم کە بۆ پاراستنی گیانی خۆتان شەڕ بکەن پاشەکشێ مەکەن، چونکە گەر بەرگری بکەن سەر دەکەون، ئەگەر پاشەکشێ بکەن ئەوە بێگومان دەکوژرێن. کەواتە ئێستا بڕۆن بەر لەوەی گالیسکەکانی هاتی بگەنە ئێرە لە سەنگەرەکانتاندا ئامادە بن. سەربازەکان بە هاوارکردنەوە بەرەو سەنگەرەکانی خۆیان ڕایان کرد. من نەمتوانی لەوە تێبگەم کە هاوارەکەیان بەخۆشی بوو یان لە ترسا بوو. من لە پشتی سەربازەکاندا جێگیر بووم، چونکە شوێنی بەرگریکردنی پزیشک لە شەڕگەدا دەکەوێتە دواوەی سەربازەکان بۆ ئەوەی بتوانێت بریندارەکان تیمار بکە. سوپای هاتی گالیسکەکانی خۆیان بە ئارایشتی جەنگیەوە لە بیاباندا وەستاندە بوو. لەسەر سینەی پیاوەکان و قەدی گالیسکەکانیاندا وێنەی خۆرێکی باڵدار و ڕەنگیە درەوشایەوە. پەڕی درێژ و ئاڵاکانی بانسەری سەربازەکان شەپۆلیەدا. دیار بوو کە گالیسکەکانی هاتی دەیانویست لە ناوچەیەکی تەختەوە کە هورم هەب لەوێدا بربەستی دروست کرده بوو تێپەڕن، چونکە هێزەکانی ئەوان نەیانەتوانی گالیسکەکانیان بە ناوچەی شاخاویدا تێپەڕێنن. نەبوونی ئالیوک و ئاویش گالیسکە سوارەکانی هاتی ناچارە کرد کە هەر بەوێدا تێپەڕن. هەوڵی ئەوە نەدەن کە بە دەوری بیاباندا بخولێنەوە، چونکە دەیانزانی ئەگەر بچنە ناو بیابانەوە ئەگەرچی خۆشیان بەرگری بکەن، بەڵام ئەسپەکانیان لە برسێتی و تینوێتیدا دەمرن. گالیسکەکانی ئەوان دەستەی 6 گالیسکەییان پێکێنا بوو. دەستەی 6 گالیسکەیی هەنگێکی پێکدەێنا. لەو باوەڕەدام کە 6 هەنگیان هەبوو. لە ناوەڕاستی ئارایشتی جەنگی گالیسکەکانی هاتی گالیسکە قورسەکانیان دەکەوتە بەرچاو. ئەو گالیسکانەی کە نەیانەتوانی بە خێرایی گالیسکە سووکەکان بڕۆن و وەکو کەشتی بیابان بوون. بەڵام من نەمەزانی کە هەموو شتێ لە ژێر خۆیاندا پان دەکەنەوە. سەرسام بووم کە چۆن هورم هەبوو سەربازەکانی ئەتوانن پێش لەو گالیسکانە بگرن. دەنگی نەفیڕی سەربازەکانی هاتی بەرز بەوە. ئەفسەرە پایە بەرزەکان ئاڵاکانی خۆیان جوڵاندەوە. لە ناکاودا گالیسکەکان کەوتنە ڕێ. ڕێکردنی 6 هەنگی گالیسکەی جەنگی کە سەربازانی کارامەی بەسەرەوە بوو دیمەنێکی ترسناکی هەبوو. ڕوانیم کە لە ناوەڕاستی گالیسکەکاندا هەندێ ئەسپ دەهاتن کادوت کەسیان بەسەرەوە نییە. پاشان بۆم دەرکەوت کە لەسەر پشتی هەریەکە لەو ئەسپانە یەکێک جێگیر بووە، بەڵام بە شێوەیەک
لە سەریاڵی ئەسپەکە پاڵیدا بوو کە لە دیدی یەکەمدا نەدەبینرا. من بینینی ئەو سوارانم پێسیر بوو کە لەسەر ملی ئەسپەکان ڕاکشابوون، تاو کاتێک کە بینیم ئەوان بەبێ ئەوەی بوەستن ئەوەندە دادەچەمینەوە هەتا دەستیان دەگەیشتە سەر زەوی و بەهۆی کردەکانیانەوە ئەو گریسانەیان دەبچڕاند کە ئێمە لەسەر زەوی بە مێخە کورتەکانمانەوە بەستبووەوە. لەو کاتەدا کە ئەو سوارانە پەتەکانیان دەبڕیەوە، سوارێکی تر لە دواوە دەگەیشت و هەندێ نێزەیان لە زەویدا دەچەقاند کە ئاڵایەکی بەسەرەوە بوو. سوودی ئەم کردەوەی دواییانم بۆ دەرنەکەوت. بە جۆرێک سوارەکان بە خێرایی کاریان دەکرد کە من دەرفەتم پەیدا نەکرد بیر لە مانۆڕی دۆمی سوارەکانی هاتی بکەمەوە، بزانم مەبەستیان لە چەقاندنی ئەو نێزانە لە زەویدا چییە. لە ناکاودا هورومبەب هاواری کرد نێزەکان لەناو ببەن، خۆشی ڕای کرد و خۆی گەیاندا یەکێک لەو نێزانە و لە زەوی هەڵی کەند و فڕیدا. سەربازەکانی ئەویش ڕایان کرد و نێزە چقاوەکانیان دەرهێنا و لە دواوەی شەڕگەکە لە شوێنێک کۆمەڵیان کرد. ئەو کاتە من زانیم کە بۆچی سەربازەکانی دوژمن ئەو نێزانەیان لە زەویدا چقاند. زانیم مەبەستیان ئەوە بووە کە دەستنیشانی جێگەلاوازەکانی شەڕگەکەمان بکەن بۆ ئەوەی گالیسکەکان و بە تایبەتی گالیسکە قورسەکانیان بەوێدا تێپەڕن. من لەو باوەڕەدام ئەگەر هورومهەب لەو ڕۆژەدا زوو نەجوڵایەوە و فەرمانی دەرنەکردایە کە نێزەکانیان دەربهێنن، گالیسکەکانی ئەوان دەیانتوانی لە جێگەل لاوازەکانی شەڕگەکەی ئێمە نزیک ببنەوە و پیایدا تێپەڕن. سوپای میسریان تێک بشکاندایە، چونکە لە دوای ئەوەی کە گالیسکەکان گەیشتنە بربەستەکان، بەو هەموو بربەستەش کە هورومهەب لەسەر ڕێگەیاندا دروستی کردهبوو، هێشتا هەندێ لەوان توانیان لە ئاستەنگەکان تێپەڕن. خەندەقێک کە زۆر پان نەبوایە بۆ گالیسکەکانی هاتی ناخۆش نەبوو، چونکە لە هەر هەنگێک لە گالیسکەکاندا هەندێ لە گالیسکەکان تەختەی وەکو پردیان پێوە بوو. هەر کە دەگەیشتنە خەندەقەکان تەختەکانیان لەسەر خەندەقەکە ڕادەخست و پیایدا تێپەڕین. ئەگەرچی هەندێک لە گالیسکەکانی هاتی لە خەندەقەکان تێپەڕین، بەڵام لەبەر ئەوەی زیانی قورسیان لێکەوت، گالیسکەکانی تر لە بەردەم بربەستەکاندا هەڵوێستەیان کرد و وەستان. بەڵام ئەو گالیسکانی کە تێپەڕی بوون دیسانەوە بە ناچاری لە بەردەم تاشە بەردەکاندا وەستان و گالیسکە سوارەکان و سەربازەکانی ناوی هەنگاویان نایە سەر زەوی و هەوڵیاندا بەردەکان لا ببەن و ڕێگە بکەنەوە. خێرایی مانۆڕی سەربازانی هاتی سەرسوڕهێنەر بوو. دیار بوو ئەوان ماوەی چەند ساڵێ ڕاهێنانیان لەسەر کردبوو یان لە مەیدانی جەنگدا ئەزمونیان پەیدا کردبوو کە بتوانن لەگەڵ ئەوەی کە گالیسکەکان تووشی بربەست دەبن یەکسەر دابەزن و بربەستەکان لا بدەن. هورومهەب کاتێک کە بینی سەربازانی هاتی خەریکی لابردنی بربەستەکانن، زانی کە ئەگەر دەرفەتیان بداتێ لە ماوەیەکی کەمتر لەوەی کە من خەریکی نووسینی ئەم بەسەر هاتم، ئەوان بەردەکان لا دەبن و ڕێگە بۆ خۆیان و گالیسکە قورسەکانیان دەکەنەوە کە لە دواوە بێن. بۆیە فەرمانی دایە سەربازەکانی خۆی کە ئەو سەربازانەی لە گالیسکەکانەوە دێنە خوارێ تیربارانیان بکەن یان هەر نەبێ ئەسپەکانیان بکوژن. ئەوان لە دوای ئەوەی کە بەردەکانیان لەسەر ڕێگەی خۆیان دوور خستەوە، لە کاتێکدا کە کۆمەڵێک کوژرا و برینداریان بەجێهێشت گەڕانەوە. سەربازەکانی ئێمە گەڕانەوەی سەربازەکانی هاتیان زۆر پێخۆش بوو. لە خۆشیە هاواریان کرد، چونکە وەیان دەزانی کە جەنگ تەواو بوو، سەرکەوتوو بوون. بەڵام هورومهەب دەیزانی کە شەڕ تەواو نەبووە، بگرە تازە دەستی پێکردووە. فەرمانیدا نەفیر لێ بدەن و بە سەربازەکانی خۆی وت کە خێرا بەردەکان بخەنەوە شوێنی خۆی. بەڵام بەر لەوەی کە سەربازەکانی ئێمە بتوانن تاشە بەردەکان بخەنەوە شوێنی خۆی، گالیسکە قورسەکانی هاتی لەگەڵ گالیسکە بچووکەکانیاندا کەوتنە ڕێ. من لەو ڕۆژەدا زانیم کە جیاوازی نێوان سەربازی لێهاتوو ئەزموندیدا لەگەڵ سەربازێ
کە بایی پێویست ڕاهێنانی نەکردەبێ چییە؟ سەربازەکانی هاتی لە کاتێکی کەمدا لە ژێر تیرباراندا بەردەکانیان لەسەر ڕێی گالیسکەکان دوور دەخستەوە، بەڵام سەربازەکانی ئێمە لەگەڵ ئەوەشدا کە دوو یان سێ ئەوەندەی کاتی سەربازەکانی هاتیان پێچوو نەیانتوانی بەردەکان بخەنەوە شوێنی خۆی. بەر لەوەی بەردەکان ببەنەوە شوێنی خۆی، گالیسکە قورسەکانی هاتی گەیشتن. هۆرم هەب کە بینی سەربازەکان نەیانتوانیوە بەردەکان بخەنەوە سەر ڕێگا، بەهۆی ئەفسەرەکانی خۆیەوە فەرمانی بە سەربازەکاندا بە نێزە پێش لە ئەسپەکان بگرن و بنی نێزەکە لە زەویدا بچەقێنن، ڕووی نوکە تیژەکەشی لە سینەی ئەسپەکان بکەن بۆ ئەوەی لە سنگیان بچەقێ و بیان وەستێنێ. بەڵام ئەم فەرمانەش بەباشی جێبەجێ نەکرا، چونکە سینە و سەر و گەردنی ئەسپ و گالیسکە قورسەکان بە کانزایەکی پان قەڵغان کرابوو. سەرڕمی سەربازەکانی ئێمە نەدەچەقیە سنگی ئەسپەکانەوە. من ڕوانیم ئەو ئەسپانی کە گالیسکە قورسەکانیان ڕادەکێشا لە ئەسپەکانی میسر بەرزتر و بەهێزتر بوون، لە نەژادێکی تایبەتی بوون. لەبەردەم هەریەکێک لەو گالیسکانەدا دوو داسی گەورە چەقا بوو کە شەڕکەرەکان دەیانتوانی لە ناوەوەی گالیسکەکەدا دەستکەکەی با بدەن. ئەم دوو داسە وەکو داسی جوتیاران خەرمانی ژیانی سەربازەکانی ئێمەی ئەدووریەوە ئەوانی دەخست و پاشان تایپان و قورسەکانی گالیسکەکە ئێسکی میسرەکانی وەردەکرد. من کاتێک کە ئەسپە گەورەکانی گالیسکە قورسەکانم بە قەڵغانی ئاسنینەوە دەبینی، دەمڕوانی کە لە دەمامکی دەموچاوی ئەسپەکانەوە هەندێشتی وەکو شاخی لێهات بۆ دەرەوە کە لە بینینی ئەو گیانلەوەرە ترسناکە داهاتمە لەرزە. داسەکان دەجوڵانەوە و سەربازانی ئێمەیان کەرکەر دەکرد. گالیسکە قورسەکانیش بەسەر لاشەیاندا دەڕۆیشتن. لەو کاتەدا من بۆم دەرکەوت کە هیچ شتێ ناتوانێ پێشی ئەو گالیسکە قورسانە بگرێ، چونکە هەموو شتێکیان لەناو برد و تێکیان شکاند و بەسەریدا تێبڕین. لەگەڵەوەشدا کە هورب هەب بەردەوام هاواری دەکرد و بە قامچی سەربازەکانمانی هانەدا کە شەڕ بکەن. بەڵام من ڕوانیم هەوڵدانەکەی ئەو بێسوودە و گالیسکەکان سات بە سات زیاتر دەهاتنە ناو مۆڵگەکەمانەوە. جەنگاوەرەکانی ئێمەیان لەناو دەبرد. ئەو دەم ئیتر دڵنیا بووم کە کەس ناتوانێت بەرەو ڕووی ئەو گالیسکانە ببێتەوە. بێگومان ئەوان دەچنەوە میسرەوە و شارەکانمان وێران دەکەن، ڕۆڵەکانی میسر قەت و عام دەکەن و زەویە ڕەشەکان دەکەوێتە ژێر دەستیانەوە. لەو کاتەدا سرم نایە سەر زەوی و بۆ میسر و ڕۆڵەکانی دەستم بە گریان کرد. لە دوورەوە دەنگی ڕێکردنی گالیسکەکان و نەڕەی جەنگاوەرەکان و ناڵە و فریادی بریندارەکان و هاوارە بەرزەکانی هورم هەپم دەبیست. بەڵام هاوارەکانی ئەو بێسوود بوو، گالیسکە قورسەکان تێپەڕ بووبوون. هورم هەب فەرمانیدا کە گالیسکە سووکەکانی میسر کە خێراییان زیاترە لە دواوەی گالیسکە قورسەکانی ئەوانەوە بڕۆن و هەوڵ بدەن سەربازەکانی هاتی کە لە گالیسکەکاندان تیربارانیان بکەن. من ئەم کارم بە بێکەڵک دەزانی،
چونکە ئەو تەپ و تۆزەی کە لە ڕێکردنی گالیسکە قورسەکان بەرز دەبەوە ڕێگەی بەوە نەدەدا کە سەربازەکان بتوانن بەباشی نیشانەکان بپێکن. تەنانەت ئەگەر تەپ و تۆزیش نەبوایە سەربازەکانی ئێمە ئەوەندە لە تیرهاوێژیدا بەدەست و بەر نەبوون کە بتوانن لە کاتی غاردانی ئەسپی گالیسکەکاندا سەربازەکانی ناو گالیسکەکانی دوژمن بکوژن. لە نەکەودا هاوارێکی ترسناک لە سەربازەکانی هاتی بەرزبەوە کە سواری گالیسکەکان بووبوون. من ڕوانیم زەوی دەمی کردەوە و هەموو گالیسکە قورسەکانی هاتی قوددا. اینجا تێگەیشتم کە کاتێ هۆرم هەب بە گالیسکە سووکەکانی وت بکەونە شوێن گالیسکە قورسەکانی هاتی مەبەستی ئەوە نەبوو کە سەربازەکانی ئێمە سەربازانی دوژمن بکوشن، بەڵکو دەیویست گالیسکەکانی ئەوان ڕاو بنێن بۆ ئەوەی ئەسپە بەهێزەکانی گالیسکە قورسەکانی ئەوان بشڵەژێن و خێراتە ڕابکەن و لێخوڕەرەکان نەتوانن بەسەریاندا زاڵ بن یان لێخوڕەکان لە ترسی تیرهاوێژی ئێمە خێراییەکەیان زیاد بکەن و نەزانن کە بەرەو نەمان دەچن. ئەمما نۆڕەی هوروم هەب ئەوەندە کاریگەر بوو کە گالیسکە قورسەکانی هاتی گەیشتنە لێواری ئەو خەندەقەی کە باسم کرد. هوروم هەب لە دواوە هەڵی کەندبوو، سەری داپۆشی بوو بۆیە بەبێ ئەوەی ئاگایان لێ بێ کە ژێر گالیسکەکانیان بۆشە دەڕۆیشتن لە پڕێکە وەکو ئەوەی کە زەوی دەم بکاتەوە و دوژمن قوت بدا. هەموو گالیسکە قورسەکان کەوتنە خەندەقەکەوە. من لە سەرەتادا بەهۆی تەپ و تۆزی زۆرەوە نەمتوانی لە بارودۆخەکە تێبگەم، بەڵام دوای نیشتنەوەی گەرد و خوبار کە ڕوانیم سەربازەکانمان بە پێی فەرمانی هوروم هەب لە نزیک خەندەقەکەوە وەستاون و بەرد و تیربارانی سەربازەکانی هاتی دەکەن. هوروم هەب وتبووی مەهێڵن تەنانەت یەک کەسیشیان بە زیندویی لە خەندەقەکە بێتە دەرەوە. بەڵام دەستەی گالیسکە سووکەکانی ئێمە کە بە شوێن گالیسکەکانی ئەوانەوە بوون لەبەر ئەوەی کە دەیانزانی بۆچی کەوتونەتە دوویان لە دوای بەربوونەوەی گالیسکەکانی ئەوان گەڕانەوە بۆ ئەوەی بە یارمەتی سەربازە پیادەکان پێش لە گالیسکە سووکەکانی هاتی بگرن کە لە دوای گالیسکە قورسەکانەوە بەڕێوە بوون. من دڵنیام کاتێ میسریەکان بینیان گالیسکە قورسەکانی هاتی لە پڕێکدا لە ناو چوون ئەوەندە خۆشحاڵ و ئومێدەوار بوون کە دلێری و پیاوە نەترسەکان زیادی کرد و ئەوانەی کە ترسنۆکیش بوون ئازایەتیان نواند. هوروم هەب کە زانی هورەی سەربازەکانی بەرز بۆتەوە سوودی تەواوی لە کات و توانای سەربازەکان وەرگرت و پەیامی بۆ پارتیزانان و ڕێگرەکانی ئەملاو ئەولای شەڕگەکە نارد کە بێن بۆ یارمەتیان. پاشان هەموو هێزی میسر واتە گالیسکە و پیادە و پارتیزانەکان بە شێوەیەک بە هێزی دڵ و دلێریەوە نیشتنە سەر گالیسکە سووکەکانی هاتی کە دوژمنی سەرسام کرد و بۆ یەکەمین جار لە دەشتێکی تەختدا گالیسکەکانی هاتی بە زیانێکی زۆرەوە پاشەکشەیان کرد. لە گالیسکە قورسەکان و سەرنشینەکانی تقریبەن هیچ گیاندارێک ڕزگاری نەبوو، چونکە ئەسپەکان لە دوای بەربوونەوەیان بۆ ناو خەندەقەکە بەهۆی قورسی گالیسکەکانەوە کوژران یان دەست و پێیان بە جۆرێک شکا کە لەگەڵ مردنیاندا جیاوازی نەبوو. سەربازەکانی میسریش نەیان هێشت سەربازەکانی هاتی بە زیندویی یان بە ساغی بێنە دەرەوە، هەمویان کوژرا و بریندار کرد. ئەفسەرەکانی هاتی کە بینیان هەموو گالیسکە قورسەکان و بەشێکی زۆریش لە گالیسکە سووکەکانیان لە ناو چووە لە دوای پاشەکشێکردنیان ئەنجومەنێکی ڕێوێژیان پێکێنا و لەو دانیشتنەدا لەلایەن ئەوانەوە بیر و بۆچوونی جیاواز باس کرا. ئەوان بۆ یەکەمین جار تووشی وەسعێک بووبوون کارگیز لێیان ڕووی نەدا بوو، نەیان دەزانی کە چۆن دەبێت چارەسەری بکەن. هوروم هەب سوودی لە پاشەکشێ و
ڕاوێژکردنی ئەوان وەرگرت و لە ترسی ئەوەی کە بە دەوری شەڕگەکەماندا بسوڕێنەوە پارتیزانان و ڕێگرەکانی ناردا هەردوو لای جەبهەکە و سەربازەکانی ناچار کرد کە لەسەر ڕێی گالیسکەکانی هاتی بربەست دروست بکەن بۆ ئەوەی ئەگەر دیسانەوە هێرشیان کرد نەتوانن تێپەڕن. ئەفسەرانی و سەربازانی هاتی ئەوەندە لە خۆبایی بوون کە لەگەڵ ئەوەشدا کە بینیان گالیسکی قورسەکانیان لە ناوچووە دیسانەوە دەستیان بە هێرش کرد، بەڵام سەربازانی ئێمە ترسیان لە سەربازەکانی هاتی شکا بوو. کاتێک گالیسکەکانیان گەیشتنە بربەستەکان هەندێکیان هەروەساقی کەوتنە دەستی سەربازەکانی ئێمە. من لە کاتی ئەو پەلامارانەدا لەبەر گرد و غوبار و تەپ و تۆز گۆڕەپانی جەنگم نەدەبینی، بەڵام لە دوایی کۆتایی هاتنی شەڕەکە و نەمانی تەپ و تۆزەکە بەهۆی بای بیابانەوە تێگەیشتم کە کۆمەڵێکی زۆر لە سەربازە میسرەکان لە هێرشی دووەمی هێزەکانی هاتیدا کوژرا بوون. لە کاتێکدا کە ئەم جارەیان ئەوان گالیسکەی قورسیان نەبوو. کاتێک کە شەڕ تەواو بوو لە هەندێک لە سەربازە میسرەکانم بیست کە دەیانوت ئەمڕۆ تەپ و تۆز ڕێگەی لەوە گرت بوو کە ئێمە بارودۆخی مەیدانی شەڕ ببینین، ئەگەرنا لە بینینی ئەو هەموو کوژراوە ئەوەندە هەراسان دەبووین کە نەمان دەتوانی درێژە بە شەڕ بدەین. لە کۆتایی ڕۆژدا سەربازان و گالیسکەکانی هاتی کە زانیان بەرگریکردنیان سوودی نییە تەسلیم بوون و هورمهەب فەرمانیدا کە ئەسیرەکانی هاتی بەپەت ببەسنەوە و سەربازەکانی ئێمە وەکو ئەوەی کە گیاندارێکی سیر ببینن بە سەرسوڕمانەوە لێیان نزیک دەبوونەوە و دەستیان بەلەشتیاندا دەهێنا کە بزانن ئایا وەکو خۆیان پێست و گۆشتیان هەیە یان لەشی ئەوان لە شتێکی تر دروست کراوە. هەندێ لە سەربازانی ئێمە وێنەی خۆرە باڵدارەکەیان لەسەر سینەی بەندەکانیان لێ دەکردەوە بۆ یادگاری هەڵیان دەگرت کە لە دوای گەڕانەوەیان بۆ میسر بە خزمەکانی خۆیان نیشان بدەن ئەوان سەرسام بکەن. بەڵام لە خۆرە باڵدارەکە سەیرتر خودە ئاسنینەکانی سەریان بوو کە ئەفسەرەکان لە سەریاندا بوو. لەبانیەوە دوو تەوری یەکتر بڕیان پێوە کردەبوو. سەربازەکانی ئێمە کە تا ئەو ڕۆژە نەیان دەزانی ئاسن چ جۆرە کانزایەکە لە بینینی خودە ئاسنینەکان سەریان سوڕما. هورمهەب لەگەڵ ماندوویەتیش هەر خۆشحاڵ بوو. لە ناو سەربازەکاندا پیاسەی دەکرد و لە دەستەیەکەوە بۆ دەستەیەکی تر دەڕۆی. دۆستانە دەستی بە پشتی سەربازەکاندا دەدا و ئەیوت ئافرین ئەی بۆقەکانی قوڕ و لیتاوەکانی نیل، ئەمڕۆ شەڕێکی باشتان کرد. ئایا لەبیرتانە کە ئەمڕۆ بەیانی پێم وتن ئەگەر ئەرکەکانی خۆمان بەباشی ئەنجام بدەین سەردەکەوین؟ ئێستا دەیسەلمێنن کە باش تێگەیشت بووم. هورمهەب فەرمانیدا کە نان و ئاو و جۆ بدەنە سەربازەکان و لە دوای ئەوەی کە خواردیان و نۆشیانەوە ئەوانی ئازاد کرد کە بڕۆن و هەرچیەکیان دەوێت لە کەلوپەلی کوژراوەکانی هاتی و تەنانەت میسرەکانیش هەڵی بگرن و بۆ خۆیانی ببەن. هورمهەب دەیزانی کە کوژراوەکانی هاتی و میسر هیچ شتێکی وایە نییە، بەڵام دەیویست سەربازەکانی ئەو وا بزانن کە توانی ویانە دەستکەوتی جەنگی بەدەست بهێنن. بەڵام بە نرخترین دەستکەوتەکانی جەنگ بەر سەربازەکان نەدەکەوت، بەڵکو دەبۆ ماڵی سوپای میسر و بریتی بوون لە گالیسکەکان و ئەسپەکانی هاتی. هورمهەب دەیزانی کە ئەسپەکان تینون و برسین و فەرمانی بەو میسریانەدا کە لە پەروەردەکردن و ڕاگرتنی ئەسپدا شارەزاییان هەبوو
کە ئالیک و ئاویان بدەنێ. ئەسپەکان کە زمانی میسریان نەدەزانی کاتێک بە خێوکەرە نوێکانیان دەبینی سەرەتا تووڕەییان دەردەبڕی، بەڵام میسرەکان ئاو ئالیکیانەدانێ و پاشان بە نەرمیەوە لەگەڵ ئەسپەکاندا دوان. ئەسپ گیان لەوەرێکی زیرەکە، تەنانەت کاتێکیش کە زمانی بێگانە نازانێ بەهۆی ئاهەنگی دەنگەکەوە دەتوانێت لی تێبگا کە ئایا دەیانەوێ بەرامبەر بە ئەو خۆشەویستی بنوێنن یان نا. ویان کاتێ کە بزانێ لەگەڵیدا نیازیان باشە ماڵی دەبێ. لە دوای ئەوەی کە هورومهەب هەندێک گالیسکە و ئەسپی دەستکەوت ڕێگرەکانی بانگێش کرد کە بێنە ڕیزی سوپاکەوە و لە ڕیزی گالیسکە جەنگیەکاندا کار بکەن، چونکە دەیزانی کە ئەوان لە پەروەردەکردنی ئەسپدا لە میسریەکان لێهاتووتر بوون، چونکە میسریەکان لە ئەسپ دەترسێن، بەڵام ڕێگرەکان ترسیان لەم ئاژەڵانە نییە. لە دوای شەڕەکە هەموو سەربازە ساخەکان پشویاندا، بەڵام من نەمدەتوانی پشوو بدەم، چونکە ناچار بووم کە برین پێچی بریندارەکان بکەم، کاسەی سەری ئەو سەربازانە نەشتەری بکەم کە گورزی هاتیەکانی لێکەوتبوو. ماوەی 3 شەو و 3 ڕۆژ لە کاتێکدا کە کۆمەڵێ بۆ برین پێچی و کارەکانی نەشتەرگەری یارمەتی منیاندا خەریکی تیمارکردنی بریندارەکان بووم. لەم 3 شەو و ڕۆژەدا هێندێ لە بریندارەکان کە برینەکانیان چارەسەری نەبوو مردن. پاشان هورومهەب خەریکی بێزکردنی گالیسکەکانی خۆی بوو. هەموو ڕۆژێ سەربازەکانی میسری ناچار دەکرد کە بە گالیسکە جەنگیەکان ڕاهێنان بکەن. هورومهەب دەیوت ئەگەرچی ئێمە لەم جەنگەدا بە سوودوەرگرتن لە بربەستی زەوینی سەرکەوتین، بەڵام بۆ ئەوەی کە بتوانین سووریا لە ئازیرۆ و هاتی بسەنینەوە پێویستمان بە گالیسکەی جەنگیە، چونکە تەنها بەهۆی گالیسکەی جەنگیەوە دەتوانین بەسەر گالیسکەی جەنگی دوژمندا زاڵ بین. ئازیرۆ و هاتی لە سووریادا خاوەنی گالیسکەی جەنگین، جگەلەوەش سەربازانی پیادەی هاتی لەم شەڕەدا بەشداریان نەدەکرد. من ئومێدەوارم ئێستا کە ئەوان لە شکانی گالیسکەکانی خۆیان ئاگادار بوونەوە پیادەکانی خۆیان بنێرنە بیابان. ئەگەر وا بکەن من بەهۆی گالیسکە و پیادەکانی خۆمەوە ئەوان لەناو دەبەم. بەڵام پیادەکانی هاتی نهاتنە بیابانەوە، لە مەرزی سووریا نەجوڵان. ئەدوت سەربازانی پیادەی دوژمن بە هیوا بوون کە هورومهەب هێرشیان بکاتە سەر و بەم پێیە دڵنیا بوون کاتوانن سەربازە شەکەتەکانی هورومهەب تێک بشکێنن. بەڵام هورومهەبیش کە ئیزانی کە تا ئەو کاتەی هێزەکەی خۆی لە ڕووی گالیسکەی جەنگیەوە بەهێز نەکا نابێ بۆ جەنگی هاتی و سووریا بڕوا. هەواڵی سەرکەوتنی هورومهەب لە بیابانی سینادا لە سووریادا دەنگێکی گەورەی دایەوە. هەندێک لە شارەکانی سووریا ڕاپەڕین، چونکە لە سووریادا خەڵکی لە دەسەڵات خوازی و لە خۆبایی بوونی ئازیرۆ و چاوچنۆکی و بێبەزەیی هاتیەکان بێزار ببوون. سەرەڕای ئەوەش لە نێوان شارەکانی سووریادا ناکۆکی و ڕکەبەری هەمیشەیی هەبوو. ئەوان سوودیان لە هەموو دەرفەتێک وەردەگرت کە کینەی خۆیان بەرامبەر بە شارەکانی تر دابمێرکێننەوە. هەروە سیخڕەکانی هورومهەبیش ئاگری ناکۆکیەکەیان خۆش دەکرد و لەبارەی تێکشکانی گالیسکەکانی هاتی لە بیاباندا هەواڵی ترسناکیان لە ناو خەڵکیدا بڵاو دەکردەوە بۆ ئەوەی لا دەسەڵاتی میسری بترسێن و ئەیانوت کە سەردەمی لاوازی و سستی میسر بەسەر چووە، چونکە چیتر خوای مسر ئاتون نییە و خوای هەمیشەی ئەو وڵاتە کە ئامونی ناوە لە میسردا فەرمانڕەوایی دەکا و ئامون خوایەکی بێبەزەیی و بەهێز و کیناویە کە وەکو ڕووبار خوێنی ئەو کەسانە ڕژێ کە دوژمنی میسرن. لە کاتێکدا کە هورومهەب سەربازەکانی خۆی لە بیاباندا ناچار دەکرد کە ڕاهێنان بکەن، ئەو چیایی کە لە تەنیشتیدا توانی بووی
بەسەر هێزەکانی هاتیدا زاڵ بێ ناوی نابوو چیای سەرکەوتن. چەند تەتەرێکی بۆ کاغەز نارد و هەموو جارێ تیایدا دەنووسی بەرگری بکەن بەرگری بکەن، چونکە ئیزانی کە ئەگەر غەزە بەرگری نەکاو بکەوێتە دەستی هێزەکانی هاتی و ئازیرۆ چیتر بۆ هێرشکردنە سەر سووریا بنکەیەکی گەورە و بەهێز نابێ. هۆرومهەب هەندێک کەسی ڕاستپار کە لە نێوان سەربازەکاندا لەبارەی سووریاوە بدوێن، بڵێن کە لە سووریادا ئەوەندە زێڕ و پارە هەیە ئەگەر سوپایەک لە دەرەوە بێتە ناو سووریاوە هەر سەربازێک دەتوانێت پڕ بە کێشی خۆی زێڕوزی و پەیدا بکا و دەستکەوت کۆ بکاتەوە. یەکێک لەو شتانەی کە باوەڕ پێکراوەکانی هۆرومهەب زۆر لەبارەیەوە دوان ژنەکانی پەرستگەی عەشتار بوون لە سووریا. ئەوان دەیانوت کە پەرستگەی عەشتار لە شارەکانی سووریادا پڕە لە ژنی گەنج و جوان کە هاوتای لە میسر و لە هیچ جێگەیەکی تردا دەست ناکەوێ. ئەم ژنانە بۆ خزمەتکردن بە عەشتار خێریان کردووە کە خۆیان بخەنە بەردەست پیاوەکان و بەتایبەتیش پیاوەکانی میسر کە لەگەڵیاندا ڕابێرن، چونکە ژنەکانی پەرستگەی عەشتار لەو باوەڕەدان کار جارێ لەگەڵ پیاوێکی مسریدا ڕادەبێرن عەشتار ئەوان دەگەیەنێتە بەختیارێکی هەمیشەیی. ڕۆژێکیان پیاوێک کە لە بیابانەوە دەهات و لە برسێتی و تینوێتیدا هێزی تێدا نەما بوو هاتە ناو ئۆردوگاکە و سەربازە میسرەکان دەستگیریان کرد، بەڵام ئەو وتی کە دەبێ بە پەلا هۆرومهەب ببینم. سەربازەکان لە سەرەتادا گاڵتەیان پێکرد، بەڵام دوایی ناچار بوون کە بە هۆرومهەب بڵێن ئەو پیاوە دەیەوێت چاوی پێ بکەوێ. هۆرومهەب لە سەرەتای شەودا بانی کرد ئەو پیاوە کراسێکی سریانی لەبەردا بوو، لە بەرامبەر هۆرومهەبدا داچەمیەوە و پاشان دەستی خستە سەر چاوی و وەکو ئەوە بوو کە چاوی شان بکە. هۆرومهەب لێی پرسی کە ئایا زیندەوەرێک پێوەی دابی. پیاوەکە وتی ئەی هۆرومهەب ئاو بڕۆکە پێوەی داوم، من قسەکەیم پێسەیە بوو چونکە ئاو بڕۆکە بە کەسەوە نادا. بەڵام پیاوەکە وتی لە سووریادا جۆرە ئاو بڕۆکەیەک هەیە هەمووشیان زەهراوین. هۆرومهەب وتی ئەی پیاوی دلێر و خۆڕاگەر، نەمری بۆ تۆ ڕۆنتر قسە بکە، چونکە ئەم پیاوەی دەیبینی پزیشکە و وەکو ئاژەڵان ناتوانێت تێبگا کە ئێمە چی دەڵێین. پیاوەکە لە وەڵامی هۆرومهەبدا وتی گەورم وێنجەکە هات. کاتێک کە من ئەم وتەیەم بیست تێگەیشتم کە ئەوە یەکێکە لە سیقڕەکانی هۆرومهەب بەڕەمز قسە دەکا. هۆرومهەب هەر کە ئەم وتەیی بیست لە خێمەکە هاتە دەرەوە و فەرمانیدا کە لەسەر چیای سەرکەوتن ئاگر بکەنەوە. ئەوەندەی پێنەچوو کە ئاگر لەسەر چیا و تەپۆڵکەکانی تریش هەتاوەکو مەرزی میسر کرایەوە. من زانیم کە فەرماندەی سوپای میسر بەهۆی ئاگرەوە هەواڵێک بۆ تانیس دەنێرێ. ئەو پەیامە ئەوە بوو کە کەشتیە جەنگیەکانی میسر لە تانیسەوە بکەونە ڕێ بەرەو غەزە بڕۆن، لەوێدا لەگەڵ هێزی دەریایی سووریادا بجەنگێن. سبەینی ڕۆژی دوایی هۆرومهەب فەرمانیدا کە نەفیڕەکان لێ بدەن. ئۆردوگاکەیان کۆ کردەوە و سوپای میسر لە کاتێکدا کە گالیسکە جەنگیەکان لە پێش و پاشدا دەڕۆیشتن ڕێگەی مەرزی سووریایان گرتە بەر و من نەمدەزانی کە هۆرومهەب بە چ ئومێد و چ پشتیوانیەکەوە بەتەمایە لەگەڵ سوپای هاتیدا کە گالیسکەی جەنگیشیان هەیە لە دەشتێکی تەخت و بێبەربەزدا بجەنگێ. سەربازەکان بە خۆشحاڵیەوە بەرەو سووریا دەڕۆیشتن، چونکە مژدەیان دەدایە خۆیان کە لەوێدا کانزایەکی زۆریان دەست دەکەوێ لەگەڵ ژنە جوانەکانی پەرستگەی عەشتاردا ڕادەبێرن. منیش سواری کەژاوەی تەختی ڕەوانەکەی خۆم بووم. لە دوای سوپای میسرەوە کەوتمە ڕێ و ئێمە چیای سەرکەوتن و ئێسکی کوژراوەکانی هاتی و میسرەکانمان بەجێهێشت کە لەوێدا برایانە تێکەڵ بوون.